ئەوە ساڵێکی تریشمان ڕۆشت. ئێستا هاینە ساڵی 1445 1445 ساڵە ڕسوولی خوا کۆچی کردو لە مەکە و بەرەو مدینە. ئەو ساڵێکی نوێ بە محاسبەیەکی خۆمان کەین بە خۆمانە بچینەوە چیمان کرد لەم ساڵە. خێرەکانمان زیادی کرد یا خراپەکانمان زیادی کرد. لە خواوە نزیکەوە بووینیا لە خواوە دوورکەوتینەوە. ئەو دڵە غافڵانە تاکەی بێدار نابنەوە، ئەو دڵە بێ ئاگایانە تاکەی هۆشیار نابنەوە. بە تەمای کەی تەوبە بکەی. ساڵی پاری ژوتت ئەم ساڵ بە جوانی تەوبە ئەکەم و ساڵەکەمان تێپەڕ کرد و تەوبەی ڕاستەقینەت نەکرد. ساڵی پێراری ژوتت ئەم ساڵ بە جوانی تەوبە ئەکەم و پێراریش ڕۆشت و هەر تەوبەت نەکرد. ئەم ساڵیشت بەسەر ڕۆشت. تاکەی واز لە سەوفە و دوجار و ساڵی تر و ئەم ساڵ و ئەو کاتی تر و سبەینە و دوو سبەی و ئەم هەفتەکەی تر و ئەم جومعەکە و ئەو ڕۆژەکە تاکەی واز لە ئەمڕۆ بەیانیەکانت ناهێنی. دەست پێ بکە لە ئێستاوە دەست پێ بکە. سەرکەوتوو ئەو کەسەیە ئێستا بڕیارەدا ژیانی بگۆڕێ، نەک بڵێ سبەینێ و هەفتەیەکی تر. هەموو ئەوانەی ئامانجە گەورەکانیان ئەخەنە ڕۆژێکی تر و سبەینێ و هەفتەیەکی تر و ساڵێکی تر، هەموو ئەو کەسانن کەوا زۆر جار بە ئامانجەکانیان ناگەن و تەمبەڵی و تەوەزەلی دوایە نەخا لە کاروان. دڵەکانتان هۆشیار بێتەوە و بێدار بێتەوە و بۆ خوای خۆتان بسڵحێن و ڕێگای هیجرەت بگرنە بەر. هیجرەتکردن لە خراپیەکانەوە هیجرەتکردن لە خراپیەکانەوە بۆ چاکەکان، هیجرەتکردن لە تاوانەکانەوە بۆ حەسەناتەکان، هیجرەتکردن لە تەمبەڵیەوە بۆ زیرەکی، لە پاڵێدانەوە بۆ هەوڵدان، هیجرەتکردن لە تەمبەڵی لە نوێژەکان بۆ گورجوگۆڵی لە نوێژەکان، لە کەمتەرخەمی بەرامبەر بە دایک و باب بۆ چاکبوون بۆ دایک و باب، لە خزمەت نەکردنیان بۆ خزمەتکردنیان، لە بەدەمەوە نەبوونی خزم و کەسان بۆ بەدەمەوە بوون و سیلە ڕەحمگەیان. کەواتە بە خۆتە بشوەرەوە، ساڵی نوێت بکە، ساڵی پاکبوونەوەی دڵ و دەروونت، ساڵی بەهۆش خۆهاتنەوەت،